ئەوەی نابینین کە چۆن ڕۆژانە ئەو شێوەی ناوچەکانی تری هەرێم مامۆستایان و فەرمانبەرانی قەزای چەمچەماڵ هاتنەوە سەر شەقامەکان و داوای لابردنی پاشەکەوتی موچەکانیان و پێدانی لە کاتی خۆیدا کرد. خۆپیشاندەران لە بەردەم بینایی پەروەردەی قەزاکە کۆبوونە و جەختیان لە بەردەوامیدان بە ناڕەزایەتیەکان کردەوە. هاتووم داوای مافی مامۆستاکانم بکەم تا دەرگای خوێندیگاکان بەڕووماندا بکەنەوە مافی مامۆستایانمان لا ڕەوایە ئێمەش پشگیریان دەکەین. هاتووم داوای مافی مامۆستاکان کەم بۆی دەرگای خوێندنگە بەڕووماندا بکەنەوە. ئێمە بەردەوام ئەبین لە بایکۆت وەکو مامۆستایان بەناوی ئەوە قساکەم بەردەوام ببین لەگرتبوونەوە خۆپیشاندان تا ئەو کاتەی حکومەت دێتە سەرخەت کە هەر هیچ ئەمەل بە حکومەت نەماوە بەڵام ئێمەش واز لە خۆپیشاندان و بایکۆت نایەنین بە هیچ شێوەیەک تا ئەو کاتەی کە ئەگەینە هەموو حەق و مافێکی خۆمان. من دەستخۆشی لە هەموو حیزب و ڕێکخراوی سیاسی هەموو کەناڵە فەزای هەموو ڕۆژنبیرە ناکەم کە بەرگری لەم بایکۆتاکەن و بایکۆت بەردەوامە و من شتێکەڵم ئەڵێم ئێمە قوربانیماندا بە ژیانی خوێندکارەکانمان هەمومان دڵنیا بە خوێندکارەکانمان لەو پەڕی مەترسیایە و خوێنی ئەم ساڵ تازە لەدەست و بۆیە بێ بەردەوامی لەم بایکۆتە و تاوەکو هەموو مافە سیاسی مەدەنیەکانمان بێتە دی. بەڕاستیەوەی کە ئەیکەن یعنی توانین بڵێ هیچ پێناسێک هەڵناگرێ جگە لەوەی کە ئەمانە ئەم حیزبە دەسەڵاتدارانە ئەم حیزبە نەوتاویانە دانڕاون لە هەموو قیەمێکی ئەخلاقی و هەموو قیەمێکی ئینسانی بۆیە بە هەموو ئەڵێن بایکۆت بەردەوامە تاکو ئەو کاتەی هەست و شعور لای ئەم دەسەڵاتە دروستە بێ. لەمڕۆ دووبارەیەکەینەوە بەردەوامە بین بەردەوام ببین تا ئەو کاتەی ئەو دەسەڵاتە دیکتاتۆری کە دەستی کردو بەسەر وڵاتەیە چۆکەدا بۆ داواکانی فەرمانبەران. پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانیش کە بەشداری خۆپیشاندانەکەی ئەمڕۆی کرد دەڵێت حکوومەتی هەرێم لە هەموو ڕوویەکانەوە شکستی هێناوە بۆیە باشتر وایە حکوومەتی ئێستا هەڵبۆشێتەوە و حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت کە توانای جێبەجێکردنی داخوازی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی هەبێت. دیارە ئەگەر شتێک مایە بەناوی حکوومەتەوە چەند وا ماوەی دوو بەنگە مامۆستایان و فەرمانبەران لەسەر شەقام لە بایکۆتی خوێندن کراوە کە خوێندن یەکێکە لە بنەما گرنگەکانی حکومڕانی لەم هەرێمەیە کە دەوام و خوێندن ڕایگیرە یعنی تر تەواو. من پێم وایە ئەمە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی حکوومەت دوو مانگە مامۆستایان و فەرمانبەران لەسەر جادن و بایکۆتیان کرد کەس لیانی نەپرسیوەتەوە. تا ئێستا کەم بەپرسی باڵای حکومی هاتووە لە مامۆستایان پرسێتەوە بەڕاستی ئەوە گەڕێتەوە بۆی کە هەمومان نەزانین حکوومەت نەماوە حکوومەت بوونی نییە. ماوەی نزیکەی دوو مانگە مامۆستایان و فەرمانبەرانی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین لە بایکۆتکردن و خۆپیشاندان بەردەوامن و تا ئێستش حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان نەیانتوانیوە هیچ کام لە داخوازیەکانی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم جێبەجێ بکەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.